دیمەنی خێزانێک لە کاتی غەزدا سەرڕای ئەوەی ماڵەکەیان بەر بردومانی ئیسرائیل کەوتووە لە نێو خانوە ڕووخاوەکەیان ماونەتەوە و ساتی خواردنی ژەمێکی ناخواردنە. سێ سەلک تەماتەمان هەبوو، ئەمە ژەمی خواردنی نیوەڕۆ و ئێوارشمانە. هەر شتێک کە لە نێو خۆڵ و خاشاکی ماڵە ڕووخاوەکاندا دەیدۆزینەوە دەیهێنین و دەیکەینە خواردن و دەیخۆین. ئۆپەراسیۆنی سەربازی ئیسرائیلیەکان بە دوای چەکدارەکانی حەماسەوە بردومانەکانی کاتی غەزاش بە گوتەی ئیسرائیل شوێن و پێگەکانی حەماسە، بەڵام وێرانەکانی بردومانەکان خستوونیەتەوە دیمەنێکی ترمان پێیاوە. کەسێک نییە ئاورمان لێ بداتەوە و چارەسەری ئەم کێشەیە بکەن. ڕزگارمان بێ لە ڕووی دەرونیەوە ماندوو بێزاری. 8:30 ئێوارە بوو. من لە بەشی فریاکەوتنی بەرگری میلی کار دەکەم. هاتمەوە ماڵەوە تانانێک بخۆم و گەڕێمەوە بۆ سەر کارەکەم. بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت گەڕەکەکەمان بردومان کرا. لە پڕ هەموو شتێک بە سەرماندا ڕۆخا. ئاگام لێ نەبوو. خۆم لە نەخۆشخانە دیەوە. لە ڕووی سەربازیەوە وەک چاودێران باسیەکەن. توانای سەربازی حەماس و ئیسرائیل مای بەراوردکردن نییە. لە ڕووی مرۆییشەوە هەروایە. ببینە ئەو هاوڵاتیە ئیسرائیلیانەی کە حەماس ماڵ و حاڵی وێرانکردن چۆن ژیان بەسەرەبەن سەرڕای ئەوەی ناتوانن بشگەڕێنەوە بۆ ماڵەکانیان. ئێستا هیچ شوێنێکمان نییە بگەڕێنەوە بۆی. سەرەتا ناوچەیەکی سەربازی داخراوە و کەس ناتوانێت بەڵێنم پێ بدا کە جارێکی تر سنوور پێشەل ناکەن. لەو دۆخەی ئێمەدا کەس ناتوانێت بەڵێنمان پێ بدا کە ئەوە دووبارە نابێتەوە. بەڵام لە ناوچە فەلەستینیەکان ئەگەر کۆمەکی مرۆیی نەبێت لە نێو غەزەدا چ دۆخێکی مرۆیی دژوارە خوڵقێ. تیمەکانمان برسێتی و بێهیوایی و وێرانبوونی ناوچەکەیان دیوە. هەروەها ئەو خەڵکانەی چەند هەفتەیەکە کۆمە گیان پێ نەگەیشتووە. بە سەدان هەزار خەڵک ڕوبەڕووی برسێتی بوونەتەوە. هیواخوازین ڕێگە لە کۆمەگا مرۆیەکان نەگیرێت و بەردەوام بین. وێنەکانی ئەو شەڕە مێژوێک لە ململانەی نێوان فەلەستین و ئیسرائیلەکان هەڵەداتەوە کە زۆربەی لاپەڕەکانی تیژی بە دڵشکانی مرۆڤەکان ئیدی لە فەلەستینەکان بێت یان لە ئیسرائیلەکان ڕەنگە شەڕ و وێرانەکانیش چارەسەرەکە نەبن. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.